ئەو پیرەپیاوەی دەیەوێت حیزبوڵڵا گەنج بکاتەوە. نەعیم قاسم شوێنگرەوەکەی نەسرۆڵڵا کێیە؟ دوای نزیکەی مانگێک لە کوژرانی سەرۆکی حیزبوڵڵای لوبنان، ئەو حیزبە نەعیم قاسمی وەک جێگرەوەی نەسرۆڵڵا ڕاگەیاند و کردیە ئەمینداری حیزبەکە. نەعیم قاسم بە پیرەپیاوەکەی حیزبوڵڵا ناسراوە، ئەو کە تەمەنی زیاتر لە 72 ساڵە ئێستا لە دۆخێکدا دەبێت بە کەسی یەکەم کە حیزبەکەی لەبەردەم گەورەترین مەترسیدایە. بەشێکی زۆری سەرکردەکانی لەلایەن ئیسرائیلەوە کوژراون و خۆشی دەچێتە ناو زائیدەی دوژمنەکەی و زۆر کەسیش چاوەڕوانی کوژرانی دەکەن. نەعیم قاسم ساڵی 1952 لە گوندێکی نزیک بەیروت لەدایک بووە. ئەو پیاوێکی دینی شیعەی سەر بە 12 ئیمامیە و بڕوای بە حکمی ویلایەتی فەقیه هەیە. با یەکێک لە داردەستەکانی ئێراندا تەنرێت. قاسم لە ساڵی 91ەوە تا پێش کوژرانی نەسرۆڵڵا جێگری ئەمینداری حیزبەکە بووە. نەعیم قاسم لە تەمەنی لاویەوە لەگەڵ شیعەکانی لوبنان تێکەڵاوی دنیای سیاسەت و ڕێکخراوەیی بووە و دواتریش ساڵانی هەشتاکان دەبێتە یەکێک لە دامەزرێنەرانی حیزبوڵڵا. لە ساڵی 91ەوە بۆ ماوەی 33 ساڵ جێگری ئەمینداری حیزبوڵڵا بوو. ماوەیەکی زۆر بەرپرسی کاروباری سیاسی و پەرلەمانی حیزبوڵڵا بووە و بەرپرسی دۆسیەی پەرلەمانتار و وەزیرەکانی حیزبوڵڵا بووە لە حکوومەتی لوبناندا. دانانیشی وەک ئەمینداری حیزبوڵڵا دوای کوژرانی سەفیەدینی جێگرەوەی نەسرۆڵڵا هات کە چانسی لە هەمووان زیاتر بوو. نەعیم قاسم لە زانکۆی بەیروت بەشی کیمیای خوێندووە و شارەزایی باشی لە وتارداندا هەیە و خاوەنی نزیکەی 30 کتێبە. بەڵام خاڵی لاوازی ئەوەیە کە سەرکردەیەکی کاریزمی و سەربازی نییە و هەڵکشانی تەمەنیشی ڕەنگە ئاستەنگ بێت لە بەردەم تێپەڕاندنی حیزبەکەی لەو قەیرانە سیاسی و سەربازیەی کە بەهۆی هێرشەکانی ئیسرائیلەوە تێی کەوتووە. ئاژانسەکان ئاماژە بەوە دەکەن کە ئێران نەعیم قاسمی کردوتە سەرۆکی حیزبەکە، بۆیە ڕاستەوخۆ حیزبوڵڵا لە ژێر فەرمانی فەیلقی قودسی ئێراندا دەبێت. هەر چۆنێک بێت حیزبوڵڵا نەعیمی وەک جێگرەوەی نەسرۆڵڵا دیاری کردووە و یۆڤ گاڵانت و وەزیری بەرگری ئیسرائیلیش دەڵێت دانانی نەعیم وەک جێگرەوەی نەسرۆڵڵا کاتیە، ئەمەش وەک هەڕەشەیەک بۆ لەناوبردنی ئەمیندارە نوێیەکەی حیزبوڵڵا دەردەکەوێت.